خير بنو بفيديوك نيم او جاري لا بارتي دومي ياري افاتار قراينو لاتان اقف بين البارتي يكم يبونوا لينك للديسكريبشن دادنهم بارتي يكم لا بفروكاتينا هساري باندورا كم روف بوين تمرۆڤێک بوون هاتنە ساری پاندۆرا پێشتر مرۆڤەکان شوێنیان دابین کردو لە ساری پاندۆرا ئێمە هاتین بۆی یارمەتیوان بدەین دواتە چوین بۆ ناو شوێنەکان کامپەکەی کە دروستیان کرد بوو هەروە چوینە ناو ئامێرەکانیشمان تەماشا کرد و تاقیکردنەوە لەسەر دەستەما کرد کە بیکەم بە ئەڤاتار بۆ کارێک ڕای بسپێرن دواتر لەگە دکتۆری قسەمان کرد و چوین ناوجیازەکە و بوو بە ئەڤاتار و دواتر بووینەوە بۆ مرۆڤ دواتر هاتین بۆ شوێنێک دارستانێک بە ناوی بەفڕۆکاتین دارستانێک بە ناوی بلو لاگۆن کە ئەو دارستانێک ئێستا تێداینا بەرەوە دواتر چەند کارێکمان کرد و چەند هێرشێکمان کرا سەر و دواتر هەمووانمان کوشت و هەروە دواتر چوین بۆ لای چەند ئەڤاتارێک قسەمان لەگەڵکردنەوەیانیش هەر تیمی RDA بوون کە لەگەڵ ئێمە بوون کە لەگەڵ ئێمە بوون بۆی دواتر چوین قسەمان لەگەڵکردن لێ دەرکوتایمە بۆ پارتەکەینا بەڵام تازە لە کاتی ڕێکۆردکردن کێشەیەکی کەوتێ دوای ئەوە چەند شوێنە بوو ئەو کاتە کە قسەمە لەگەڵ ئەڤاتارەکان کە وتیان بڕۆ پێنج دار لە دارژەهراویەکان شتێکی لێ دەردەهات کەسێک وەرت دەگرت دواتر چینەوە بۆ لای سەرکردنی سوپای مرۆڤەکان قسەمان لەگەڵیان کرد قسەم لەگەڵی کرد دواتر پێش ئەوە تووشی تارجان شتێکی ئەوە بوو ناوی ئەڤاتارێک بوو کە یارمەتی داین شتێک بوو دڕندێک بوو هێرشی کردە سەرمان وەکو کەرکەدەن وا بوو هێرشی کردە سەرمان ئێمە ژەندێما بوو بەرف بکەین و بماکوژێت ئەو ئەڤاتار هات و ڕزگاری کردی دواتر چین بۆ لای مرۆڤەکە و قسەمان لەگەڵی کرد و وتی بڕۆ بە دوای ئەو بکە و تاقیوی بکە بزانین ئەڤاتارەکان چی دەکەن بەڕوا لەو کاتەدا هێرشێکیشان کرد بۆ ئەڤاتارەکان شوێنی سەرکردەکانیان لێ تێکدا بوون و ساڕخیان لێدا سێمە شاتیم زانین شتێکی لەو شێوێ بوو کەوتم لە دارەکان وەردەگرت بۆ شێوێ بوو بۆیە وتم زۆر مهم نییە بیهێنەوە سەرتاوە لێن دەربیکردنەوە ساتینە لە طبعاً ئەسپەش بۆ ئەڤاتارەکان تانجا لە ئەوتەوە تانجا لێ بوو ئێستاکە سەریگریەکی لەبەری کردووە ئەوەی پێشەوە نا ئەوەی تر It's you. You're the mole. Is that what you're here for? Fine. Well, you did it. I'm the mole. بپلان بۆ لەگەریان بەڵام نازانین ئەوە ئاگاداری هیچ شتێک نییە. Do you realize what you're doing? Think about what you're doing. Any of this look familiar? Wait, that's تازە دەبینێت کە هێرشیان کردوتە سەریان سەر ئەڤاتارەکان شوێنەکانیان لێ تێکداون. Me? I didn't do this. Everyone's hearing about it. The new SIG-Spec locked the target. What the hell did you think you were doing? They told me it was... Oh, God. They used you, Ryder. تاجان لێرە نیە ئێستا ئەو بە کۆپتەر هاتن دەیانەوێت ئەمەش بکوژن بڕیا لەدەست دێمێ بە مرۆڤی بینێن یان ببین بە ئەڤاتار طبعاً ئەڤاتارەکە لە بژێنن چکەوە ئاسان و خۆشترە بۆ ڤیدیۆکردن ڕاستە ئەگەر ببیت بە مرۆڤ شەڕی کۆتایی لەگەڵ سەرکردەری مرۆڤەکان دەکەیت و هەموو شەڕی کۆتاییەکە تەواو دەکەیت بەڵام بە ئەڤاتارەکە باشترە پێوەستە We can take them. Let's do it right now. Right now. Time's up.
Ryder, I order you to shoot Harper. أولين بيدادر أجر لأنجلي أفاتار كان Listen to كل me, Ryder. إنه Two خمان avatars. ثابت دكين We can take لقد out أقل these أفاتار chambers. كان أو بمرو فيتاميني أو دستي أفاتار ما دمري أجت أقل مرو بكب كين دبينا بأفاتار تاكوتا I order you تاكو to shoot يارك Harper. هذا دمرو بتحمل لا تاكل كشمان اگر ئەوەم لێ نێداوە لە زەویەکە جێژم کردی ئەوە خوێن خۆی پڕەکە لیسانە شەڕ لێ کرد Not by a long shot. We gotta go. ڕاو هیچ کە پەیوەندیمان لەگەڵ مرۆڤەکان نەما بوون بە دوژمن لەگەڵیان ئێمە لەوە دوا وەکو ئەڤەتارێک وین ئێستا دەچینە ناو گوندی ئەڤەتارەکانەوە شوێنەکەیان دیسان هێرش دەکەنە سەریان لە کاتی چونمان بێندرە هێرش دەکرێتە سەریان The RDA doesn't do anything piecemeal. This is just a taste of the fury to come. Those long-range missiles will fry this whole sector. Your new friends got anything better than bows and arrows? They defend their homeland. طبعا Those are تابڵی the only یاریکی weapons they need. Great. تەواو جیاواز و Good نایە choice, Ryder. Always backing the underdog. خوا حەیف نییە یاریکەوە لەو شێوێ لەدەست بدەیت ئەو جلەکەشمان گۆڕا ئەوجا هەر لیڤڵت بەرز بێتەوە چەند لیڤڵ دوو لیڤڵ یان سێ لیڤڵ Time's دارێک against us. جلوبەرگە If دەگۆڕێت Falco unplugs لێ our بەرز link chambers, دێتەوە we're done. Tenjala and I will lead a raiding party to seize the link chambers. I'm coming with you. No, you'll only slow us down. دەڵێنە We're riding banshees. This is a skill you gotta learn from Beidama, the mightiest warrior of the Tepani. دە چەند ڕاهێنانێکی پێدەکەن تاکو بەهێز بێت Dreamwalker, Renee Harper speaks good of you. But I fear Beidamo not happy to see you. Beidama. He's the guy I need to talk to about an Ikran. Then you must offer a token of respect. سانجا دەچین هەندێک کار ئەنجام بدەین هەڵەمان کردە بە وەزان تیرکانمەوە کاری هێناوە تاقەت نییە بۆ لای داوڕۆم قەت بڕێ لێت دەم تیرکان شتیشمان بۆ بیە جا لەمە دەدەیت وەکو بۆم وایە چەند بەرهێک بەردەبێتەوە بێت ئەڵێکا بۆ شێ سوورە دەبێ بینە لایەمەوە ئەوە عەمەن سەرکردیانە ستا قسە لەگەڵ دەکەین What is this? You tried to buy my trust with this? What, you don't like the flowers? دەتەوێت سیخەی Your own kind to be here. سیخەم لێ بکڕیت How soon will you betray us? It will take more than this offering to earn my trust. Your people attack us with burning spears, missiles as you say, thrown from far like cowards. Sky Tower guides the missiles. You must destroy the tower. Find Morali. She leads the attack. I've seen explosives left behind by the RDA. If I can find more, I can take out those towers. That! The coward's path. You humans do not fight with honor. Go! Destroy the towers however you wish. درێوێ مرۆڤەکان هەبنە پاڵەوان بەو شتانە
Beidamo didn't تاوەڕەکان offer the من flowers. The شتەکانمان same flower تێبشێنن was Beidamo's first gift to me. He will not show it, but he now knows you have my blessing. Come, we must destroy Sky Tower. We find these, how you say, کرا و گوڵەت کە هێنا دەوایەکەم جا پیشانی داوە نەگیە و These boxes are داوە بە explosives. من You know, boom boom. yes, we have word for this. Kangangang. We will make fire out of stone. ببێت ئەمانە کۆکەینەوە اینجا ئەمە بۆم بن دانراونەتەوە کۆیان بکەینەوە تاقەتم نییە بەم حەولە بچمە خوارە لێرەوە چوو ئێستا ئێرە دەکرێتە سەریان اینجا لێرەوە ئۆتە مرۆڤەکان هێشتیان هێنا لێرە دەبێت شەڕیان لەگەڵ داکەن Attack ئاسان بوو خۆشکە بەڵام لەم حاڵەتەی ناکەن بۆ شێوە پیتۆ بە پیرەکە زیاد پێویست بە تیر شەڕکەیت والله پێی نەدەکەن بەڵام چەند جارێکەوە هەیە سایستە بەکارمان هێنابوو هیچ بۆمان لێ نهاتوو ئەو ژمارەیەکە لە لای خوێنەکە هەیەتی لێژێرەوە یەک جارێکتر دەتوان بەکاربین ئەم خوێنە بەڵام پڕ دەبێتەوە ئەوە نیە بڵێ بۆ داهاتەوە داخوێنی باو دەبێت بۆ بێتەوە Good. A good thing actually. ڕاکەین باشتر لێرە هەندێک قورسە شەکر لەگەڵ بەکان کار باش باسی بۆ خۆت بەکەنەوە بۆ ئەوان تەشکیلێکی وای نابێت بەڵام بۆ ئێمە زۆرە بەمڕۆمەی زۆر باشە بەجا ئەم کەلوپەلانەی شەکردنیشی بەرەبەرە لەگەڵ لیڤڵ دەبەرز دەکەیتەوە دەگۆڕێت پێشتر دەبێت ئەزارەمت لێرە بەسەرکەوین ئاو تامەیە جا لێرە دەوێت بڕۆین تووشتان شۆڕێکیتر دەبینەوە ئەم ژەهرە نەداوە خۆم باش بێنەوە تەسیل لە ئەڤەتارەکانیش دەکات
بیامده این باشه اما منظرم طبعا ياري افاتار لموبايل شاب والاندرويد واي او اس اگرستان ان شاء الله يكاري دادنا بو داونلود كردني طبعا هر ام شويني وفي بي سي نبيتيت عندك فرق لاري كيلو شوتر جيم وخانه جيم شوتر نام بيستفاد جيم لوكتي عن جيم شوتر شكله باوتي كدر استفاد بلان ياري لزور كونا ايش هر لو كاتانا بودرسا انا بكار بيني كعلاجي دكا وزامة مصر بعضهم زالوا معنا ابو ام درونانه زور بهتامه لكن هكا بدي مساعد دفع للبوابة مستقيم ربما تاري قد كانت عندي عندنا تنال دواء وصبينا مقبانا ناپاكيان لا بطارة كان فيك هسه كان ماكوش لو دا ترسم ليرة برمو زور بيتا ماتا دا گيتو سرا يا نوريجان دي بيتو سرا دمه لشوني که بیم تابی تقیم ما تلقى ايه هو زعم بيري دابرو موليسان چیه خیلی پی نکه پی بس کردم صاروخ چی بو؟ هلیکوپتری لیبو؟ اگه داریانم بکن داشتم نگاه کن دیگه کنه بانه مثل دبر دمو ما باید بیا خواهم شهری طبعا
جونگی خواهم برکنم تو اما زور بهتم زور لازم بوت صار مستقبل خير تربيته يعني كان بيتمكن أمس كيلو كان مكانين أنا ما بكوجم بس بمتواني بقى أما بكوجم ما كيف شيء سرتشي منه أو يعني تعيد أمبور ثمانية تقان إنزال يبسين لقاو شخص أوكي بقى بعيد عمو يخصف كي Citizen, the missiles have stopped. But one small task does not make you an ally human. You must climb, find the Igran nests, what you call banshees. I will wait for you there. I don't suppose I can thumb a ride. A true Nabi climbs to his Igran. You must prove your worth. Only cowards do not climb. تاكو استبار ما في ناك وطاعتي كاركي تريب براس باري بوي ببينات زي سقيم إذا دا يبرون يشوين كتير سارت أبزانيا ما نسيهم لسان يشوين كيانا Okay. أنا باب ببرين ومش تسكر كياتي زيابات سك مام غورين أو سكمان بيكين بما هاتي نوزا الزانين زبلي روبرون لسان سيركين نافع يتقينه طبعا خب نيزي قوي صريان لقلنا وش هتك نشتغل كم
ئەها ئێستا دەبێت بچین باڵندەکە ڕاوکەین. ئێستا ئەو کارێکە ڕاستپالی. لێرەوە هەر دەوێت بچینە سەر تاک و دەگەینە ئاخر تاکە. دواتەی هیچمان نەپڕی شتەوەن دەمان ناوە بیکەین. دەبێت ئەو باڵندانە ڕاوکەین، یەکێکیان ڕاوکەین. Ryder, it's Harper. We got the link chambers, but we've taken heavy losses. Falco really wants us dead. We're heading back now. Stay with Maidama. He's your safest bet. لێرەوە دەڕۆین لە دوورە شەڕیان لەگەڵدا دەکەمەوە دووە لایان نزیک ناکەم. سامیان مردن بیسانە و سەیەر دەخەین. دو باز گوله پێناوە ڕیلۆدی دەکرێتەوە. دەوە پێدا بن کوشتن. ئەوشمان تاوا تەقاندەوە. ئێمانە تاوا بوون دەرەی هێرستان لەم شوێنە بڵاو بوون. Devi lisansa yapmıyoruz porque evet. کۆتایی داگەیشتین. اینجا بە سینەماتیک دەڕۆ.
بەڕویەوە چوو بیگریتەوە. دەبێت ئەسام ئاگران نەدابڕین. بە سپەیس بڵم دەبێت بە شیفتی بێتە خوارە. دەورە خۆی هەستەری خۆی من دێتە. A rock flies better than you. هەوەی پەرکرد. تەقەمانێ دەکەن هات بێتامیان کرد. بەڵام ئێستا چەند فڕۆکەیەک و شتیان لێ دەتەقێنینەوە. بۆ شێوە دەوێت بڕۆینە سەرەوە هەر. لێرە گیر و لێرە خۆی ئەوەندەی جازنەوە هیچ جارێک لەسم نازەم جار بۆ ئایلاتی بەمعنیان یاریە حەوت جاریان هەر جارم تەواو کردیە یەک دوو جارم بۆ مرۆڤەکەی ئەڵێت هەموو بە ئەڤەتارەکەی تاوام کردیە Still alive? Your ego is spilled. His friends will laugh at him for bonding with such a fool. Your people build machines high in the rocks. They say machines are to study Pandora. Now machines spy on us, bring fire from the sky. We must destroy them. Are you crazy? It'll be a turkey shoot. And we're the turkeys. I have no time for your riddles. Come, we attack. دەرچینەوانەی سەر بورجەکان تەقینەوە پێیان چیکە بوو کە ئێمە ئەچنە خوارەوە و باڵندەکەمان پێە چکەوە سکێڵەکە تایبەتە فێرکردنی دێتن بە حاڵە حاڵە کاکو و ئەوانتر فێربوونە پێی سەیرە بەتەنها چووە و توانێتی ئەم باڵندەیە بێنێت گوتی لە ژیانیش داماویت کارێکە کە پێی ڕاست بەڕووتی تۆ شێتیت کارەکەی ئێمە وتی وتی تۆ شێتیت ئەو شتانە دەڵێیت بەڵام دواتە ڕازی لێرەوە بنیشینەوە You're dead. Fire!
ودان نادم بنيش دوشتا يوفر زانا متقيننا او يعني وزاري دبي بهري مان او يتير من مكالجنا مان نيو يخين ورشتوا سليرو İnşallah oldu da magar yari avatar زودتر خلاص يعني Resident Evil زیاد زودتر خلاص بید دنیام اگر Resident Evil ما تا کرد او یاری Prince of Persia تام بوده کم که یاری که تال نه با هر پنج باشه تام بوده کم وروا بردامج دبی نصر Resident Evil که باشی سیمش ماو بردام دبی نداری Biraz yani kızım böyle. Oku. Bra. Barak. Takıyor, burada geçiyor safara. Mana bafugine, mana bettame. Oh no. Proszę, voulez vite. Bak o öyle saçmam da ben de çiğ. Ama şu an takandım. Evet, كمان ده جورينو ما تزارينها دواتر ما بكاتين ده دي بكتير انزل Almost back with the link chambers. We got the RDA close behind. We'll try and lose them. Stay sharp. Our landing could get airy. Azma ne? انزل رو كنت عايبه فيديو قدينا
لێرە پارتی دوم کۆتایی هات هیوادارم ڤیدیۆگەتان بەدڵ بێت لایک و سابسکرایبتان بنێسێت تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرم